سەرباری نزمی پلەی گەرما لە زستاندا کە پتر لە 50 پلە لەژێ سفری پلەی سەدیەوەیە، نۆڕۆسک وەک شارە هەرە باکووری و چڕ بە دانیشتوانەکەی رووسیا دەمێنێتەوە لە کاتێکدا کە ئاو زۆرەوە، بەڵام شارەکە دانیشتوانەکەی 175,000 کەسە و کارگەیەکی دروستکردنی بیری خۆشیان هەیە. نزیکەی زۆربەی شتەکانی دیکە هاوردە دەکەن و بەرهەمی سەوزەوات و میوەهات دەبێت لە ڕێگەی فڕۆکۆ بهێنرێت. من ناتوانم خیار و تەماتە بنێرم لە ڕێڕەوی دەریای باکوورەوە کە دەخوازێت 5 بۆ 7 ڕۆژ بمێنێتەوە لە گواستنەوەدا کە کارە لۆجستیکەکان ئەوەندە ماوە دەخایەنێت. ئابووری ئەم شارە لە ساڵی 1930ەوە بنیاد نراوە لە ڕێی کەمپی بەندکراوانەوە وەک کرێکار و کەباڵاترین پیشەسازی کانزاکان بووە بۆ دەرهێنانی کانزا بەنرخەکان. دەرهێنانی کانزاکان لەلایەن خێزانەکانەوە دەبران بەڕێوە. لەسەر بانگێشتی دەستەی گەنجانی کۆمۆنیست باوکم هات بۆ نۆریلس، ئەو دامەزێنەری ئەم کانانە بووە. من سێمینەوەی کرێکاری کانەکانزاکەی ئەم ناوچەیەم کوڕەکەم دەخوێنێت بۆ ئەوی ببێت بە ئەندازیاری کانەکانزاکان کەواتە ئەو دەبێت بە 4هەمینەوە. نیکل نۆڕۆسک وەک ناوچەی باڵای بەرهەمێنەری جیهانی پێشبڕکێ دەکات بۆ نیکل و پلادیۆم. هاوکا سەرۆکی ئەنجومەنی کارژێڕی کۆمپانیاکە گەورەترین ڕکابەری بەشدارە لە پێشبڕکەیەکدا بۆ بەدەزێنانی ناوبانگی دەوڵەمەندترین پیاو لە رووسیادا. کارگەکەی نۆڕۆسک گەورەترین شاری ژینگە پیسبووی رووسیای دروست کردووە و بۆتە هۆکاری کاریگەری خراپ لەسەر تەندروستی دانیشتوانە ناوچەیەکان و ژینگەکەش. نۆڕۆس نیکل ئەو کۆمپانیایی کە بەرپرسیارە هەستاوە بەڕێخستنی گەشتێک بۆ ڕۆژنامەوانان بەناو شارەکەدا و بەگەرخستنی تواناکانی بۆ پاکردنەوە. کۆمپانیاکە کۆشش دەکات بۆ ئەوەی خۆی پاک بگرێت لەو کێشەیە و بەم دوایانەش یەکێک لە کارگەکانیان داخست. یەکێک لە هۆکارە گرنگەکان ژینگەیە. ئێمە دەبێت ژینگەی شارەکە باش بکەین. کارگەی ئێمە کەوتۆتە نزیک لە شارەکەەوە، کەواتە لەبەر ئەوەیە هۆکارێکی سەرەکیە. لە کاتێکدا تەندروستی جەستە گرفتارە و هەوڵ دەدرێت بۆ ڕاگەیشتن بە پێداویستیە ڕوحەکان لە نێو هێزی کاری ناوەندی ئاسیا کە فراوان دەکرێت. ئێمە ئێستاکە شوێنی ئۆتۆمان نییە. کاتێک لە ساڵی 1998 کە گەڕاینەوە ئێمە تەنها 20 تا 30 کەس بووین، مزگەوتێکمان کردەوە، بەڵام ئێستاکە زۆرترن. مزگەوتێک لەو پەڕی باکووری جیهانەوە لە ڕابردوودا کۆششی کردو بۆ ڕاکێشانی نوێشکەران. خەڵکانێکی ژماندوو دەبن بەهۆی کاری سەخت و ئابوووریەکی ناسەقامگیر و گرانی لە شوێنێکی وەک نۆڕێلسدا.